ئێستا پێویستین کورد زۆر بەس ئەوەی هەری گرنگی مهم کە بتوان بریاری خۆی نەتەوەیی بە یەک بکەن بریارێک سەربەخۆی بێ جیابێ دیار بووە کە هیچ شتێکی سابت نەمایە لەو ناوچەیە هیچ ئەگەر ڕەهانی لەسەر دەوڵەتێکی ئەولا بێ نەما ئێستا ڕەهان لەسەر ئیران نەمات بێ ڕەهان لەسەر تورکیا نابێ گۆڕانکاریەک زۆر توند و بەهێزتێ لەو ناوچەیە بابێ کورد ئەگەر لەو گۆڕانکاری بزانم چۆن ئەو گۆڕانکاری گونجاو بکەین لەگەڵ ئەو گۆڕانکاری بەڕوبەرجەوەندیە نەتەوایەتی کوردە ئێمە یەکەم شت بۆ ئەوانە دبابێ بریاری مای سیاسی جیابێ لەو لایە ئەو لایە هاوبەندی ئەو دەوڵەتەوە ئەو دەوڵەتە بتوانن بریاری خۆی سیاسی دامەزرێنن لەسەر ئاستین بە پێ بنەماکان بە پێی بەرجەوەندی نەتەوەی کورد و داهاتووی نەتەوەی کورد ئەگەر ئێمە فکر بکەن بیر بکەن بە عەقڵێکی لۆکاڵ لە عەقڵێکی تایبەت بۆ پاراستن و پاراستنی بەرجەوەندیەن بەشەکی لەولا ئەولا ئەمە نایتوانن هیچ سەرکەوتن بەدەست بخەن گۆڕانکاری ئەوەی دەبێ ئێستا زۆر توندە دەوڵەتێکی وەکی ئیران بەرەو گۆڕانکاری دەچێت دەوڵەتێکی گەورە کۆمەڵێک نەتەوە لە ناون کوردیش لەوەی مەلەفی دۆزی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر گەورەیە نەوەکی مەلەفی کوردی لە باشووری کوردستانە یان لە ڕۆژاوایی کوردستان و ژمارەیەکی زۆر گەورە هەیە لە کوردستانی ڕۆژهەڵات 16 تا زیاتر ممکنە کورد لەوێنە گەورەی زەوی کوردستانی ڕۆژهەڵات تلتێکی زەوی ئێرانە ئەیتوانن کورد کارگیریەکی گەورە و توند و قۆڕ لەوەی بکەن کارن تا ڕادەیەکی گەورە کۆنتترۆلی گۆڕانکاری لەوەی بکەن بۆ بەرجەوەندیان تا دەوڵەتێکی وەکی تورکی نایتوانێت ئێستا لە زۆر نیگەڕاندیە نیگەڕانی دەیە دەوڵەتی تورکی لەو قۆناغەدا کە گۆڕانکاری لە ئێران بدێ بە کارگیری خۆ بەسەر ئەمین تورکانەتێنی لەو ناوچەیە و تورکیا نایتوانێت دەستێوردان لێ بکیوەکی چۆن لە باشووری کوردستان لە ڕۆژهەڵاتی لە ڕۆژاوایی کوردستان بکە ئەمە ناڵێم یەک بووی بن با کورد نەیەکم بەس با گۆتاری سیاسی خیتابی سیاسی کوردیەک بێ بە هەر کەسێک بخۆن بەڵام لەسەر بناماکان و بەرجەوەندی کوردستانی دبابێ جیابوون نەبێ ئەمە ناڵێم ئەو حیزب حیزبە با ببنەیەک من ناڵێم با ئەو ئایدیۆلۆژیا و ئایدیۆلۆژیاتی کەڵ ببێ ئەمن ئەڵێم خیتابێک سیاسی دامەزرێنن بریارێک سیاسی سەربەخۆی دامەزرێنن ژێر ناوێکی کۆنگرێک نەتەوەی بێ ژێر ناوێکی بڵێن ئەگەر نەکۆن بەرلەمانێک نەتەوایەتی کوردستانی بێ دامەزراندن بەو مەسەلە بەو شێوەیە ئەوانە بۆمە مهمە لەو قۆناغەدا اینجا ئێستا لە دوو بەشین کوردستان لە گۆڕانکاری دەنێن ژێر گۆڕانکاریەکی دەنە ڕۆژاوایی کوردستان داهاتووی ڕۆژاوایی کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان ئەگە گۆڕانکاری تێ ببێ و کوردین ڕۆژهەڵات بەسەرکەون کوردین هەمی بەشەکانی دیگە ئەتوانن بەرەو مافی خۆ و بەرجەوەندی خۆی نەتەواییتیدا بڕۆین کورد لە مێژوودا لە پراکتیک دەبوون پراکتیکی میژۆیی دەبوون تیۆری میژۆیی نەبوو هەر کاتی بینی کورد لە هەمی قۆناغ لە 100 ساڵێ 19 دەست بە شۆڕشی نەتەوەیکردنە لەگەڵ عەبدوڵڵای نەهەری ئەوان تا ئێستا بەڵام ئەوەندە شۆڕش و قوربانیکردنە کورد تا ئێستا تیۆریەک دەرباری میژوو لەلایەن نییە لەبەروا خیتابی نەتەوایەتیش نەبوو خیتابی نەتەوایەتی نەبوو ئاسان بۆ ئێمە بریاری نەتەوایەتی دامەزرێنە بریارێک سەربەخۆی بێ یان ئەگەر تا ڕادەیەک بریارە هاوبەش بێ ئێستا مهمە لەو قۆناغادا بتوانن بریاری کوردستانی بکنەیەک و بریاری کوردی بکنەیەک لە هەرێمی کوردستان دبابێ بریارێکی ئیداری سیاسی سەربەخۆی بێ دامەزرات لە هەرێمی کوردستان بتوانێت گرسەیەک و گرنگیەکی خۆی بگرێ لە داهاتووی ئیران و گۆڕانکاری لە ئیران دەبێت ئەمە ناڵێم کوردستانی عێراق دبابێ دەستێوردانی یان بەشداری ئەم شەڕاوێ دبابێ هەلوێستی خۆ بە هاوسەنگی دامەزرێن بەڵام کوردستانی عێراق ئەیتوانێت کارگیریەکی گەورە و مهم بکێ لەسەر ئاستین گۆڕانکاری لە ئیران و تایبەت لەسەر مەلەفی کوردستانی ڕۆژهەڵات ئێستا باسی سیاست دوو گۆتاری سیاسی هەنە
نەدوگۆتار بڵێن دو هەلوێستی سیاسیانە لە ڕۆژاوای کوردستان هەلوێستێک نەکوردایەتی عەلاقە بە کوردایەتی نەمایە بەڕای من عەلاقە لەوەکی دەستگا یعنی ئەوەی بەرو ئەجندەی تورکان و معارضەی سووری چوونە ئەوانە نەما بیر دەکەن بە خیتابە قەومی ئەوە بە خیتابێکی حیزبایەتی کەسایەتی ئازایەتی دەکەن ئەمە خیتابی دیکە خیتابی ئیدارەی ئەمر الواقعی هەیە ئێستا ئەوە بە قوربانی هاتیە بە خەڵک زانێ من نەهاتمە ئەوەیەک بکەم تەشهیر بە کەسێک بکەم خەڵک زانێ من ئەرکی من ئەوەیە باسی گۆتار بکەم باسی بیرکردن بکەم خیتابی ئیدارەی هەیە ئەوە خیتاب بە قوربانی بە تەضحیات بووە کۆمەڵک تێبینیمان لەسەر هەنا تێبینیمان کە یەکەم شت واقع و مێژوو قوربانی ئایدیۆلۆجیانە بێ واقع و تاریخ گرنگترە لە ئایدیۆلۆجیا ئەوانە دروست ناکەی بەڵام تاریخ ئایدیۆلۆجیا دروست دەکەی ئایدیۆلۆجیا ئەرکی چییە؟ ڕەواکردنی مەبەستەکانی مێژەویە ڕەواکردنی ڕەفتارەکانی مێژووە بناماکان نە ئایدیۆلۆجیا پیرۆز نییە بنامە ئامانجە نەتەوایی کوردن لە ڕۆژاوای کوردستان برادران زۆر قوربانی پیرۆز خوینی ئێمەنە قوربانی ئێمەنە شەهیدی خۆمانن ئەمانە جێی پیرۆزباییە بەڵام دبابێ گۆڕانکاریەک کراوایەتی ببێ لەسەر واقع بە منتالێکی نوێ لەبەر ئێستا وەزنێکی جیۆسیاسی بووە لە کوردستانی سووریا کارگیریەکی مهم هەیە لەسەر وەضعی ئەمنی و ناودەوڵەتی دەبینن هەمی دەوڵەتێن ئەوروپی و ئەمریکان و ئەوانە ڕازی و بەرجەوەندیên ڕۆژاوای کوردستان دەخێتنە ژێر چاودا و گشتگیریان دەکەن ینی دەنگێکی زۆر بەرز و نایابدایە ڕۆژاوای کوردستان لەو ئاستەیە بەڵام دەبابێ ئەوەی بریار بەدەستیانە بەعقلە کراوە و بتوانن بە مێشکێکی نو لە قوناغی نوێ دەست بێت کە قوناغی گۆڕانکاری سیاسیە بە قەنەعەتی من گۆڕانکاری ئەوەی کردن ئێستا کارگیری لە ڕۆژهەڵاتی کوردستانیشتێ و کۆمەلگای ناودەوڵەتی ئەمریکا و ئەوروپا شتێ دەگەن کە کورد ئەتوانن چەندی گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێران بەگشتیانە بکەن بەپێ ئەو نمونەیە نە لە سەر ئاستی تیبینی و تیۆری و ئەوانە لە سەر ئاسی پراکتیکار و کوردان دووپات کرد لەوێنا و بەلگە کرد کە ئەیتوانن ژیانێکی ئاشتیانە و هاوبەش لە هەر بەشەکان دیکە و لە دەوڵەتی دیکە دامەزرێن ئەوە مشکلەیان لە دەستپێک دەنازانی بوو چی دوێن و کەتن ژێر ئەجندەی معارضە و ئوخوان موسلیمین و تورکیاندا لە دەستپێکدا تێڕوانینێک نەبوو یعنی داوا دەکردن فیدرالیە بۆ کوردستانی سووریا و شیعاراتی نەتەوایەتی بەرز دەکردن بەڵام چۆن ئەوان شیعاراتە جێبەجێ بکەن وەڵامیان نەبوو تو چۆن فیدرالیە دامەزرێن لە سووریا و دەستیت لە ناو دەستی تورکانە و تورکیا ئەڵێ ئەم گۆڵی تیرۆر ناین دووبارە ببێ وەکی چۆن لە باشووری کوردستان تورکیا واگو ئەردۆگان خۆواگو چۆن کاکە تو دەڵێ لەگەڵ ئەردۆگانی و تو داوای فیدرالیە چۆن ئەردۆگان بۆتە فیدرالیە دامەزرێنی لە کوردستانی سووریا چۆن اعتراف بە ستاتۆیەک ئۆتۆنۆمی یانیان دامەزرێنی ئەمان برادران نایتوانی بوون بریاری خۆی نەتەوایەتی بپارێزن لەبەروان ڕۆژ بە دوای ڕۆژ لە 8 ساڵان تەنازول لە دوای تەنازول پێشکەشکردن تا گەهاشتە ئاستەکی مفلس بوو ئێستا هیچ شتێک نەمایە پێ بکەن و جێبەجێ بکەن ئێستا بەخۆی خەمی ئەوەی دەنە چۆن بڕۆن ئەو کۆنگرە لەگەڵ معارضەی سووریان بەشداری ئەم کۆبوونەوە ببێت جمهوریانیش نەمانە ڕوون بوون هەلوێستیان دەرباری نەحەفرینتەنێ هەلوێستیان لە ڕۆژی تورکیا هێزن تیرۆر و قاعیدە ناردنە سەرێکانیە تا شەڕی کۆبانی تا گەهاشتە ئەفرین ئەوان برادەران هەلوێستێکی دووری کوردایەتی کردن هەڵوێستێکی دووری عەلاقە بە کوردستانیەت نەبوو بە فکری کوردەواری نەبوو و ئەمانە ئێستا بەداخەوە ئەتوان ئەم قسەیە بڵێم ئەوانە ئێستا لە وەضعێکی تراجیدینە باوەڕ دەکەم وەکی پرۆژە سیاسی داهاتووان نەمایە لە ڕۆژاوای کوردستان نەمەواتەی وێنە ئەمن ڕەوا دەکەم ئەم باسکی دیکە یانی نەمەواتەی قسەی من ئەوەیە من بژگیری ئەوەی دی دکەم نە من واقع
وەسف دەکەم بۆ شتێک دەبینم یانی ئەوەی ڕاستی کورد بە هەستی کوردایەتی دبا بە هیچ باوەری بە یەک تورکایەتی نەکی ئەمە مەسەلەی ما کۆنفلێکتمان ململانمان لەگەڵ تورکان ململانێکی بوونەوەریە نە ململانێک سیاسیە ئەمە یەک دووەم شت دبا بە ئێوەش ئەگەر لەو شتە بن هەڵوێستی حکوومەت شتەکە هەڵوێستی کۆمەلگای مەدەنی و حزبی سیاسی شتێکی دیکەیە ئەوە مهمە حکوومەتی هەرێمی کوردستان نایتوانێت ئەمە نەڕەوا دکم نایتوانێت جگالەوەی باس بکە لەبەر پەکەکە حزبك کوردستانی تورکایە لە ڕووی یاسایی ناودەوڵەتی نابێت لە ناو هێزی عێراق بێ ئەوە شکرێ بەڵام دبابێ ئێمە تەرکیز دووبارە لەسەر خیتابی سیاسی بکەن حکوومەتی کوردستان ئەگەوانەکەی کەوێ ژێر شەختی ئیران یان ژەختی تورکیا یان ژەختی حکوومەتی عێراقیدا ئەمە نەهاتمە ڕەوا بکەم ئەمە سەلە دبابێ زۆر ئاگالێ بن بەڵام حزبی سیاسی کوردستانی دبابێ هەلوێستیان جیابێ لەو مەسەلە ئەم شەڕە کە دەبێ نەپەکەکە هۆکاریە تورکیا هۆکاریە کە مافی کورد ڕەت دکێ و تیرۆر دکێ کورد نەتەوەی کورد و کۆمەلگای کورد لە باکووری کوردستان و لە هەمی جێگایە تورکیا تا ئێستا اعتراف بە هەرێمی کوردستان ناکێ وشەی کوردستانیش بەکارناینێ لە گۆتاری میدیای خۆت اینجا دەڵێ ئەوە گۆڵی ئەردۆگان گوتی گۆڵی تیرۆرە بەس بەگاڵتە و بە نزمایەتی قسە دەکێت دەرباری کوردستانی باشوور کوردی باشوور باش لەو مەسەلە تێدەگەن کە تورک نابێ بەڵام کوردی باشووریش لە عینی وەخت ژێر پێویستیەک یان ناچاریەکی جیۆسیاسی دەنا دەدوێ ئەگە لەگەڵ بەغدا بیبرن و لەگەڵ تورکان ببرن ناچارن لەگەڵ ئیران بکەن عینی شت تێبینی کوردی ڕۆژهەڵات ئەو وەختە لەسەر کوردیان ئەگەر لەگەڵەوان برن ناچارن لەگەڵ تورکان بکەن پەکەکە ئەنجامێکی میژەویە نە هۆکاری میجوویە ئەنجامە لەو ئەقیرانی کە تورکیا دەرباری نەتەوەی کورد 100 ساڵ ئینکارکردن تورکیا خەمی کوردە نەتەوەی کورد تورک وا بیر دەکێ ئەگەر من تورک بمینم دبابێ کورد نەمینێ مێشکی سیاسی تورکی لەسەر ئەو بنەما هاتیە دامەزراندن ئەمن چەندی ڕق بم لە کورد ئەوەندە تورکی باشم عقلی سیاسی تورکی وایە گۆتاری دەوڵەتی تورک کە هاتی دامەزاندن دەوڵەتی تورک لەسەر ئینکارکردن و دژایەتی نەتەوەی کورددا هیچ جاران ئەمن باوەڕ ناکەم تورکیا توانای عقلی سیاسی تورکی هەبێ مەسەلەی کورد چارەسەر بکێ بەڕازی خۆ بە هەڵبژاردن دبابێ لەو قۆناغەدا لەو لەحزەدا تورکیا تورکایەتی خۆ ئینکار بکێت تا بتوانێت چارەسەری لەگەڵ کورد بکێ و ئاشتیانە دامەزرێنێ و تورکیا نایتوانێ یعنی دبابێت دەوڵەتی تورک وەکی دەوڵەتی تورکایەتی خۆ نەفی بکێ خۆ ئینکار بکێ خۆ ڕەت بکێ ئەو وەختە ئەیتوانێت بەڵام بەو عەقلەیە کە تەئکید لەسەر تورکایەتی بکێ و ناسنامەی تورکی نایتوانێت چارەسەری مەسەلەی کورد بکێ و نایتوانێت قبول بکێ بوونی کورد لە ناوچەکە کای بە ئاسانی دەڵێن تورک ئەمە ئەگە کورد لەسەر مانگە دەوڵەتێکدا ئەمە دژینە ئەمە چۆن دەبێت کاکە کوردی باکوور و ڕۆژاوا ئێشی تورک دینە کوردی ڕۆژهەڵات و باشوور وەکی ئێمە ئێشی تورکان نەدی مالێکی کوردی ڕۆژاوا نییە کە تورکان بابیان و باپیران نەکوشتنە جگە لە کوردی باکوور عقلی تورکی عقلێک فاشیزە تا ئەمڕۆ ئەم باوەری من نە بە دیموقراتین تورک تێ و نە بە چەپێن تورک تێ بەسەراحەتە بڵێم ڕاستە تە بڵێ فولان و فولان فولان و فولان تەکانە بەڵام نەبوونە دیاردە تا ئێستا دیاردەیەک فولان پێکەکە دامەزرا تورک بوو ئەوە تەک بوو کەس بوو بەڵام کۆمەلگای تورکی لەسەر لەو گۆسەکی لەسەر گۆتارە کاتی دامەزراندن کە ئەو تورکە لەبەر یەکشت نە لەبەر جیاوازی ئەوە تشتێکی نێچرالە تشتێکی سروشتیە جیاوازی ناسنامە هەیە کۆمەلگای تورک هەست دەکێت کە تورکە لەبەر دژی کوردە